ئەبێ ئەو کاتەی کەوەها من و تۆ تایە گوزەر ئەکەین مامۆستایەک بێ بۆ ژیانمان. کاتێکە کورد ئەڵێ بەشیر دەمیستاوە و فول لە ماستاوەکە ڕەحمەت لە پێشینان ڕاستە. ئێمە لە ناو کاتا فێر ئەم هەموو خێرە بووین، لە ناو کاتا فێری هاوڕێتیکردنی خەڵک بووین. ڕەحمەت لە عولەما ئەفەرموون لەگەڵ یەکێکا بەشێتی دوژمنایەتی یەکەم چووکەم بەشێتی دۆستایەتیم کرد. نحن هنا في الدنيا للتوقيت لا للتأبيد. بخوا ئێمە لە دنیای خۆشەویستان بۆ کاتێکی دیاری کراو لكل أجل كتاب. ئێمە لێرەین بۆ تەوقیتێکی دیاری کراو، بۆ کاتێکی دیاری کراو. لەو ڕۆژەی لە دایک بووتە ڕۆژی کۆتایەکە دیاری کراوە. وما تدري نفس بأي أرض تموت. وناشزانی لە چی شوێنێکە ئەمریت. ڕەنگە ئێستا زۆر کەسێ ئەڕوا بەردی جوانە کڕێ و کفن بۆ خۆی کڕێ و من لە فڵانە شوێن بنن، ئەڕوا لە مەملەکەتێکی دوور ئەمرێ و لەوێ ئەینێژن. بۆیە ئاگاد لەوە بێ. أبو العتاهية فرميت أنلهو أيامنا تذهب ونلعب والموت لا يلعب. عجبت لذي لعب قد لها عجبت وما لي لا أعجب. ترى الليل يطلبنا والنهار ولم ندري أيهما أطلب. وكل له مدة تنقضي وكل له أثر يكتب. أفرمي أبو العتاهية يجك لو شاعرانا كزورجار دلي خليفة هاروني تنكردوا قريانيتي بالشعر بقوتكاني. أفرمي أنلهو أيامنا تذهب. خذ بو حفلة حاضرك الروجة كانت روية. أنلهو أيامنا تذهب خريك له لعب. خو حاضر كردن بوشتي في الروبوش ما لا يعني مزابلي أفكار زبلداني إنسان خراب كان. خذ بوشي حاضرك ونلعب والموت لا يلعب. إما ياري لك العقل خو ما ناكين مردنيش ياري نازاني ها چۆن ئاوا گەنجێک دەمانچەیەکی پێ یاری بکڕە ڕۆڵە بۆ خاتر خوا دەمانچە گاڵتە نازانێ داینە. والله مردن وەک فیشەکە شێتە وایە، وەکو تیر وایە لە کەوان دەرچوو ناگەڕێتەوە. خۆت بە خەڵکی لاوەکیەوە خەریک مەکە، خەریک تەمەنی خۆت بە عەزیزەکەم. نەلهو ئەیامنا يذهب. ئێمە خەریک لەهو لەعبین ڕۆژەکانمان ئەڕوا. نەلعب والمەوت لا يلعب. ئێمە خەریک یاری مناڵانین. إنما الحياة الدنيا لعب وله. پروردگار وكو ياري منال باسيكا. إنما الحياة الدنيا لعب وله وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد. مالي دنيا بس بريتيا لوي من عشرتي من قوزيكي من سياركي من موشكي من دصلاتي من همو جوانيا كان بو من أو إنسانة. وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد. خريك وكو جولك بان ليبي أكثر نفيرة حزمان بنفيرة حزمان بونية الزهد مان هبي تقوى مان هبي فرورد قال لي ما حزمان بنفيرة كابراء باز دو دفتركات دو دفتر چيا من بيستم هي كابراء علي من أونا زلام هي ولا من بينصتشك دارم هي. حزمان بوية حزمان بنفيرة حزمان بوية زورترين خلق لدور مان بي هروكو شون أو النفرتيانا همو عالم لبشتيانا وعذابي مسلمانان أدن توشة تويا بمشتي بتشوكو لا وكيو خود قوركي حتى وكو عالم لبشتيان بهر مغضوب عليهم. يا ربي پروردگار موري نفرت و ذلیل هیچ کسیک نده. بويا بهيشتك هل ناسيتوها مو عالم لدورو بشتد بي. فبويا أفرمي عجبت لذي لعب قد لها. زور عجائب مدي لكسيك وها ياريكاو خريق له لعبي خويتي. عجبت وما لي لا أعجب. والله من هالتعجب مدي شونيش تعجب مني بموسعي كأم خلقت يايتي. ترى الليل يطلبنا والنهار. شو روج بدواي إيه موية شو روج وأنا زاني والله الحمد لله دكانة كم طواو كرد خانوة كم طواو كرد لخوا بزياد جنا كم كري هاورد جني هاورد من على كم كرة كمان كريتي بو الحمد لله جو زباني وأنا زاني. ترى الليل يطلبنا والنهار. شو روج بدواي تووية. أفرمي ولم ندري أيهما أطلب. ومنش نازانم چ روجي كانم دياري كردو بو إيجيب يلم نازاني لچ روجي كانم دنيا جيلي. وكل له مدة تنقضي. هر كسي لمز قوتو بمنش قصبو يواكم مدة كمان دياري كراوة وكوتاي دي أبي بروي. وكل له أثر تكتب. هامو يكي لإيمش أثر يكي عي صالح شون كوتي أثر با يعني شون كوتي سلفي صالح ببو لبر أوي جواني كان لتوحيده جواني كان للسنة جواني كان للزهدة جواني كان لقصة كردنا لعلوم حديثة لهموش تكان همو فضلك قررته بو السلف وهمو عيبو نزانيكش أقررته بو خلف كإيمي كواتا. وكل له أثر تكتب. هر کسی لئیما شوێن پێیەکی هەیە هەڵ ئەگیرێتەوە تاریخێکی بۆ ئەنووسرێ. زۆرێک لەوانی کە لە ناو ئەم مزگەوتن ئەمرن
خەڵکی بە ئەسەفەوە بۆیان لە بازار بۆیان نەگری جێگەی چۆڵە بێ هەتا 20 ساڵ لە بازار جێگەی پڕۆ نابێت لەبەروی قەرزی داوە بە خەڵک عەزیەتی خەڵکی نەداوە فێڵی لە خەڵک نەکردووە خەڵک هەیە وەکو پەپولەی ناو مزگەوتە کاتێکە لە مزگەوتەکە دەرئەچێ مزگەوتەکە چۆڵ ئەکا مزگەوتەکە بێناز ئەکا گڵۆپێک ئەستێ بە مانگ چاک ناکرێڵن حاجی فڵان وایە بەخوای سەحەلێ کرد پیاوی وا هەیە دەمسفیە ڕێزلێ گیراوە کۆمەڵایەتیە کە خزمەکانی جێ ئێڵێ بە 20 ساڵ بە 30 ساڵ بە 50 ساڵ جێگەی پڕ نابێتەوە و نەزانی کە تۆ ڕۆشتی جێکت بە ئاسانی پڕەبێتەوە بۆیە زۆر گرنگە ئیش لە داهاتوویەکا بکەی کە ڕۆیشتی لەو کەسانەبی کە پەروەردگار لە سەرمەرگا پێت بڵێ ئەلا تەخافوا ولا تەحزەنوا نەبترسە لە داهاتوو چکەم تۆ لە جەهەنەمە ترسای ئەترسای هەموو دەقەیەک نەچیتە ئەو بەهەشتەی پانتایەکەی ئەرز و ئاسمانە و دڵگرانیش مەبە بۆ ماڵ و مناڵ و کەس و کارت ئێمە ئیشی ئەوان ڕای ئەەکەین فبۆیە خۆشەویستان بەڕاستی ئەو کەسە ڕاستی کردووە ئەفەرمێ الوقت معلم لمن لا معلم له کات باشترین مامۆستایە بۆ ئەو کەسەی مامۆستای نییە بڕوات بێ لەم تەمەنەی کە من گوزەراندوومە هاوڕێی وام هەبووە تەمەنا ئەکەم پەرژینی قایم بێ لە ڕووتان پشقلێ بواە ڕەنگە 10 کیلۆ 20 کیلۆ گۆشتی حەڵاڵی لە ماڵ منیشا خواردبی بەخوا ئێوە شوان ئەو کاتە بۆ من بووە مامۆستا ئێستاکە چاکی ئەناسم وەقەتیش پەشیمان نیم لە هاوڕێتیکردنی چووکەم بووە مامۆستایەک لە وەقتا کە من فێری هاوڕێتیکردنی خەڵک بوو ئەبێ ئەو کاتەی کەوەها من و تۆ تیایا گوزەر ئەەکەین مامۆستایەک بێ بۆ ژیانمان کاتێکە کورد ئەڵێ بەشیر دەمیستاوە و فول لە ماستاوەکە ڕەحمەت لە پێشینان ڕاستەکە ئاوایە وەقت معلمێکە لمن لا معلم له ئێمە لە ناو کاتا فێر ئەم هەموو خێرە بووین لە ناو کاتا فێری هاوڕێتیکردنی خەڵک بووین لە ناو کاتا خەڵکەکانمان ناسی زەلامی وا هەبوو پشتمان دابوو پێ وامان نەزانی دنگە و قەڵایە قایمە کاتێ سەیرەکەین خۆمە لە پشتەوە هەر نییە خەڵک لە پێشەوە بنکۆڵتەکە ئەوش لە دواوە خەریک بنکۆڵکردنتە دوای فێر بووی زۆر بە بەتیئی لەگەڵ خەڵکە هەڵسیودانشی بۆیە ڕەحمەت لە عولەما ئەفەرمون لەگەڵ یەکێکا بەشێتی دوژمنایەتی یەکەم چووکەم بەشێتی دۆستایەتیم کرد واللهی وایە ئێستاکە خەڵکەیە لە ژیانیەوە بە بەردەوام باسێکەی لە هەموو مەجلیسێ خەڵک ئەڵێوە چی ئەڵێ بەم زەلامەوە کردوێتی نا لەبەرەوەی وەختی خۆی ژیانی تەدمیر کردووە زۆر بەڕێکی خۆشەویستووە دڵی خۆی بۆی خستە بەردەسی کە بۆی دەرکەوتووە خراپە لەگەڵیا ئەم جایش بەشێتی جارێتر دژایەتیەکە فبۆیە ئەبێ بە عاقڵی تەسەڕوفات بکەین و بەشێتی دوژمنایەتی خەڵک نەکەین